الحمد لله والصلاة والبركات على رسول الله وعلى آله وصحابته ومن والاه. عزيزان خۆشەویستان لە باسی کار و کەسابەت لە فەرمودەی 117 گەیشتینەوە خزمەتان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەطیب الکەسب عمل الرجل بيده واتە چاکترین دەستکەوت و سامانی مرۆڤ بەرهەمی دەستی خۆیەتی. ئالەم فەرمودە پیرۆز و بەڕێزەدا کۆمەڵی فقهی گەورەمان دەست دەکەوێت کە باسی کار و کەسابەتە. ئەوەی یەکەم هاندان بۆ کارکردن و دوورکەوتنەوە لە دەسەوەستانی. لە فقهیان فەرمودەیەدا تەرجیعمانەکات کە ئێمە دەسەوەستان نەبین کە هەوڵ دەین بجوڵێن کارکەین بەو دەسەی خۆمان هەمانە ئەو دەسە بخەینە کار. فقهی دووهەم هاندان بۆ سەناعەت و بۆ زەراعەت و بۆ تیجارەت و بۆ کارکردن تا بەرهەم بێگومان کەی کار بوو بەرهەم ئەبێت، کەی بەرهەمیش بوو ژیان ئاسوودا بێ و خەڵکەکان هەم بۆ خۆیان هەم سود ئەگەێنن بە خەڵکی تر. کەواتە لە ئیسلامە هاندانی جددی هەیە بۆەوەی ئینسان دەستی بخاتە کار، عەقلی بخاتە کار، ئیشی گەورە بدۆزێتەوە و سەناعەت و زەراعەت و جۆرەهاشتە پێشکەوتۆکان بهێنێتە بەرهەم. خاڵی سێهەم فقی سێهەم لەم فەرمودەیەدا ئەوەیە کە هانمانەدا نەبینە بار بەسەر کەسانی ترەوە، خۆمان کارکەین و بەدەستی خۆمان بژین، نەبینە بار بەسەر کەس و کار و نزیک و تەنانەت حکومەت و دەوڵەتیشەوە. فقی چوارەم باسی چاکتر و چاکترینەکانمان بۆ دەکا، باسی جوانتر و جوانترینەکانمان بۆ دەکا، باسی پاکتر و پاکترینەکانمان بۆ دەکات. بۆیە ئەبێ مرۆڤەکان هەوڵدەن دائیمەن لە چاکەکان بن، لە پاکترینەکان بن، لە چاکترینەکان بن، لە خزمەت گوزارترینەکان بن، لە دەستڕەنگینترەکان بن، لەو کەسانە بن کە خەڵک دەستچاوی لە دەستی ئەمانە نەک ئەمان چاوی لە دەستی خەڵک بێ. لەو کەسە باشانە بین کە بە دەستی خۆمان، بە ڕەنجی خۆمان، بە عەرەقی نەوچەوانی خۆمان سەروەت و سامان و ژیانی خۆمان دابینکەین، نەک ببینە بار و نەبینە ئەرک بەسەر کەسانی ترەوە کە ئەمە هاندانێکی گەورەی فەرمودەی ڕەسوڵ اللهە صلی الله عليه وسلم بۆ گەورەی کارکردن، بۆ گەورەی جوڵاندن، بۆ گەورەی سەناعەت، بۆ گەورەی تیجارەت، بۆ گەورەی عەقڵیەتی ئیدارەی ژیانی خۆت و تاک و کۆمەڵگە و دەوڵەتێت. خوای گەورە هەمولایەکمان ژیانمان پڕپیت و بەرەکەتکا و دەستمان ساغ و سەلامەتکە بۆ کارکردن و بەرەکەتکردنە ناو کارەکانمانەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.